چیاڵەن گران بۆ ئۆتۆمبیل؟ وەڵا گران بووە سارە بە عام گران بووە نییە. ئێوە گرانتان کردویا لە بەخوا لە سەرچاوەکە نییە لە سەرچاوەکە کوێیە؟ سەرچاوەکەی ئێمە ئیماراتە دووبەی. باشە بۆچی دووبەیە؟ هەر ئەوێ بەخوایتە خۆشوێنێکی شوێ بڵین دیوەی بێت. ئەیچوزانم تۆ ئەگەر یەک کەسیژبی لە ئەڵمانیا لە بەریتانیا ئەتوانی ئۆتۆمبیل بکڕی و خۆشە بیێنیتەوە ئاخر کاکە بیست بکڕی بیستێنیتەوە سی بکڕی سیێنی ڕاستەکەی بەس بەخوا ئەوەی کە ئێستا ئێرە خەڵک دەرەقەتی بێ و بیکڕێتتر ئەم سیارانەیە ئەمانەش هەر منبعەکەی ئەوەیە ئەوەشی کە هەبێت گرانبوونەکە گرانبوونەکە بە عام گران بووە بە عام گران بووە و لە شوێنی خۆشی هەرگرانە و کەمیشە زۆر کەستا. باشە شەریکات بەرهەمی تازە و مۆدلی تازەیان نییە یا گرانیەکەەوە کارەکەی چییە؟ مۆدلی تازان هەیە باز ئێستا بە ئەم سیارە ئەم سەنیە باشە ئەم سەنی ئێستا لە شوێنی خۆی لە دووبەی کە ئەیکڕیت ئەبێ بیە ئەبیت و پارەی تەواو لێ وەرەگرێ بۆ دانێ بۆ مایەکی کە بۆ 20 ڕۆژێکە ئەو وەختە ئینجاتوانی بارگەی بەس جارانوان نەبوو. یعنی جاران بڵێن ئامادە هەبوو جاران ئامادە هەبوو لە شوێنی خۆیان مەزبوط 100 ئەویست بۆی بار ئەکردیت و هاتە مینالیەوە بارەکراوە هاتە لای تۆ بەس ئێستا بێ پارە بیت بیعی بیت و دانیشی بە دیارە تاوەکو سەرە دێت و بۆت بارکەن. ئێستا زیاتریش خەڵک خویاوەتە سارەی ئەم علاماتی بڵین سینیە ئەڵمانە بەریتانیا و لە سین تەجمیعکرێ وەکو MG وەکو ساریشی کەمان هەیە ئەلێرە دانراوە هەر سینە لەبەرەی هەرزانن هەرزانە و کوالیتیەکەشی باشە و مواصفاتشی زۆر باشە مواصفاتشی زۆر باشە. باشە بۆ نمونە کاکشکار کە فەرمووت گران بووە بۆ نمونە ئۆتۆمبیلێکی دەفتەر و نیوی 1500 دلاری چۆتە سەر تاکید 1500 بۆ 2000 دلاری چۆتە سەر لاندگرۆس تقریبا 7000 دلاری چۆتە سەر بە زیاد شەوانێ کەم پێتەڵم بە زیاوە 7000 دلاری چۆتە سەر. باشە بڵێ گرانبوونەکەی پەیوەندی بەوە نییە کە ئێستا جیهان عەقدیان لەگەڵ شەریکاتی ئۆتۆمبیلە بۆ ئۆتۆمبیلی چی پێڵەن هایبەر دەوێ بڵین کە بەنزین شوکار باشە بۆ هایبەرد و بۆ فول بڵین شەحنە بۆیە ئێستا ئەم ئۆتۆمبیلە تەقلیدیانە گران بووە؟ وەڵڵی ئەوەش احتیمال هەیە وا بێت چونکەیترەوە بێ بە دۆستی ژینگە بەس خۆی یەک شتێکەش هەیە ئەو ئۆتۆمبیلانی کێ دەمەی کە کارەباکە بە هەر حەقێک بێت ئەبێ گومرجی نەبێت بۆ هاندان گومرجی نەبێت یەک دووەمیان هاندان بە کاکەڕەنجیا بە من کە ئەسم ڕقم یەکەم پارێ ڕقممان فەرقی هەبێت پارێ ئەو ڕقەمە بۆ نمونە سیارەکە بەرزە حەڤە وەرەقەیە ملیۆن 2 ملیۆن شتێکەکات وای لێ بکات نیوەت لێ وەرگێ گومرگەکە عینەشت یعفای کات ئەو وەختە هەم ئەزمەی بنزینەکەت باشتر ئەبێت ئەم سەرەتانە کەمە بێتەوە سەرەتانەکە کەمە بێتەوانێ مشکلەی ئەوە نییە بڵێ بنزین ئەی بەرزە ئەی نزمە ئەی ئەوەیە کارە بە شەحنیەکەی تەوانێ و 490 کیلۆمەتر ڕۆ هیچ مشکلەیشی نییە تقریبا چەند سعاتێ شەحنیەکەی وا بزانم دوو وایریشی لەگەڵ ئابودانیشان شەحنی سەری ئادانیشان خاوە لەسەر ئەمە زیاتر قسەکەنەمە پێشنیارێکی زۆر بەجێ و ورد و ڕێک و پێکە کەواتە زۆر ئاسانە مەسەلەی هاندانی خەڵک وەنا بۆ ئۆتۆمبیلی کارەبایی وایە ینی ئەگەر حکوومەت ئەم ڕێکارانە بگرێتە بەر بەڕای تۆ خەڵک سەرکاتەوە ئۆتۆمبیل هەر لێ پرسێ زۆر لێ پرسێ زۆر لەوە ئەپرسێت تۆ ئێستا ئەگەر هەر فەرقێکی تیا بێت بۆ نمونە لە ئینەکە لە گومرگەکە 2000-3000 دلار گومرگەکەی لێ وەرنەگیرێ و دەوەرەقە 15 وەرەقی ڕقەمەکەی لەولا خەمی بنزینە 5000 دلارەکە ئەمڕۆ عێراقێکی ئەوەت پێڵێم 5000 دلاریش ئەکات و بنزینیشی ناوێت و احتیادی وەڵایەوە پێشنیارێکی زۆر بەجێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەنددارەکان بەڕاستی ئەوە لەبەر چاو بگرن کاکشکار وەکو خاوەنی پێشانگایەکی ئۆتۆمبیل ئەڵێ خەڵک زۆر حەزەکە بەرەو ئاراستەی ئۆتۆمبیلی کارەبایی بڕوات بەڵام ئەگەر گومرێک ئەگەر هاندانێک هەبێ ئەگەر پارەکە لەسەر هاو نیشتیمانیان کەم بکەوێ ئەگەر هەندێک شوێن دابنرێ لە ڕێگا دوورە دەستەکان بۆ چارچکردن بێگومان خەڵک ڕوەکاتەوە